جوتیارانی گوندی گوڵپن لە هەورامان ماوەیەکەنەوەی شێخەکانی باخە کۆن لە ڕێگەی هێزی چەکدارەوە دەیانەوێت زەویەکانیان لێوەربگرنەوە کە بەپێی یاسای چاکسازی کشتتوکاڵی لە ساڵی 1975 پێیان دراوە. ئێمە چەند جوتیارێکین لە یاسای چاکسازیە ئەم زەویان لە ساڵی 1976 دراوە بە جوتیار، بەڵام ئێستا کۆمەڵێنەوەی شێخەکان دروست و ناوان بە یاسای تەسویە کۆنەکە ئیش بکەن. ئێمە بە تەسویە کۆن کشتتوکاڵ ئیش ناکات لەبەرەوەی تەسویە کشتتوکاڵ تەسویەکە ساڵی 1975 یاسای چاکسازی هاتوتە ناوی 99 دەرمیداوە بە فەلاحەکان ئێستا ئیشی خۆیانەکەن لەسەر زەویەکان، بەڵام کۆمەڵێنەوەی شەخان پیابوون ئێستایان بە زڵم و زۆر و بە چەتەگەری لێمان بسێنەوە. پەیام چەندین جارەوەڵی داوتەی لایانی بەرامبەر لەبارەی کێشەکە وەربگرێت، بەڵام پەیوەندیەکان وەڵام نەدرانەوە. ئەو جوتیارانش دەڵێن کێشەکەیان بردووەتە دادگا، جارێکیش لە ڕێگەی هێزی چەکدارەوە هێرش کراوەتە سەر جوتیارەکان کە جلی پێشمەرگە و سەربازیان لەبەردا بووە. وا ئێستا بۆ ماوەی چەند ساڵێکە بەشێک لە نەوەکانی شێخەکانی باخەکۆن دەیانەوێت بە زەبری هێز و جیاواز لە گشت سنوورەکانی تری کوردستان ئەو زەویانە لەم چەند جوتیارە وەربگرنەوە. سەرەڕای ئەوەی چەند جارێک هەوڵیان داوە ئاژاوە گێڕی دروست بکەن، بەڵام ئێمە جوتیاران هەمیشە پەنامان بردووەتە بەر دادگا و یاسا. لە دوای ئەوەی لە ساڵانی ڕابردوودا لە دادگاش حەق بە جوتیارەکان دراوە، جگەلەوەی لە ئێستادا کەیسەکەمان لە دادگایە و یەکلا نەبووتەوە. کشتتوکاڵ یەڵەبجەر دەڵێت لەلایەن کۆمەڵێک چەکدارە واڵکوتراوەتە سەریان و هاڕەشەیان لێکراوە و هاڕەشەی کوشتنیشیان لە جوتیارەکان کردووە. بۆیە بەڕێوەبەرایەتەکە سکاڵای لە دادگا تۆمار کردووە و بەڕێوەبەری کشتتوکاڵش دەڵێت تا ئێستا هیچ ئیجراعاتێک نەگیراوەتە بەر. ئەوەنە ئێزانین هێزێکی چەکدار بوو و جلی پێشمەرگیان لەبەرا بوو و دوو پلەداری سەربازیشان لەگەڵا بوو، یەکیان بە پلەی ڕایەدا و یەکێکیان بە پلەی نەقل. هەتا ئێستا هیچ شتێک بە ئێمە نەوتراوە. ئێمە سکاڵاکەمان تۆمار کردووە، شایەتیمان داوە لە دادگا، ئەوەی پێویست بووە بۆ تەواوکردنی دۆسیەکە ئێمە گرتومانەتە بەر، بەڵام هەتا ئێستا ئەو کەسانە کە هێزەکەیان هێناوەوە هێزەکەش هیچ ئیجراعاتێکیان لەگەڵا نەکراوە. بەپێی زانیاریەکان ئەو زەویانە لە ساڵی 1975 بە بڕیاری ژمارە 7 و یاسای ژمارە 90 زەوی جوتیارەکان و خاوەن مڵک جیا کراوەتەوە، بەڵام خاوەن مڵک ئەوە ڕەت دەکاتەوە و دەیەوێت لە ڕێگەی هێزی چەکدار و وەڕەشەکردن لە جوتیارەکان و کشتتوکاڵ یەڵەبجە زەویەکە وەربگرێتەوە. ئەو زەویانە 99.9 جوتیار لە باو باپیرانیانەوە بۆیان ماوەتە و سوودیان لێبینیوە، بەڵام ئێستا کێشەکە وا گەورە بووە هێزی چەکداری بۆ جوڵێنراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گوڵب لە هەورامان.